ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی باخسەی ساوایان قوتابخانە پەیمانگە زانکۆ ئەهلیەکە لە نێو هەرێمی کوردستان زیاتر دەبێت. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیەکی یەکجار زۆر لە قوتابیانی دەرچووی ئەم قوتابخانە و پەیمانگە و زانکۆیانە لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت و ڕێژەی بێکاری و دەرفەتی کارکردن لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردادێت. سەبارەت بە نرخی خوێندن لە هەرێمی کوردستان بۆ زانکۆ پەیمانگە قوتابخانەکان چێ دیاری دەکات؟ کوالیتی ئەو قوتابخانە و پەیمانگە و زانکۆیانە بە چ شێوەیەکە؟ ئێستا وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت دەبێت داشکان بکرێت. سەرۆکی پەیمانگە، سەرۆکی زانکۆ و بەرپرسانی قوتابخانە ئەهلیەکان لەم بارەیەوە چی دەڵێن؟ هاوڵاتیان، قوتابیان بۆچوونیان چییە؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. تۆ قوتابیان زانکۆ تەواو؟ ئەم دەرچووی زانکۆ کۆلیژی ئەندازیاری بەشی میکانیکم. باشە. تێگەیشتن چیە لەسەر زانکۆ ئەهلیەکان حکومیەکان؟ وەڵا زانکۆ حکومیەکان بە تێگەیشتنی من زانکۆ حکومیەکان زۆر باشتر بوونە، باشتریش دەبن لە زانکۆ ئەهلیەکان. ئەوەی ئێمە تێگەیشتون زانکۆ ئەهلیەکان زیاتر بە احتیمام بە پارە دەدەن. چۆن وایە؟ احتیمام بە پارە دەدەن دەچون. یعنی ئەوە پارەیە مەسەڵەن؟ بەڵێ بەڕای من زیاتر ئیشەکە ناتوانین بڵێن هەمویان. ناتوانین بڵێن بەڵێ. بزە بە تاکید. بەڕای من ئیشەکە بزنسە. زیاتر بەڵێ بزنسە. تۆ دەڵێیسی تۆش دەرچووی زانکۆی؟ بەڵێ. باشە تۆ دەڵێیسی پێت وایە زانکۆ حکومیەکان باشتر یان ئەهلیەکان و ئەو زانکۆیانە کە نرخ دیاری دەکەن بەقەت ئەو ئاستەی زانستە کە قوتابی دواتر دەدەست چێ پێی دەگا؟ نەخێر لەبەرەوەی ئەوانەی زانکۆیەکانی ئەوەی ئەهلی زیاتر احتیمام بە مادەی دەدەن. ینی بەشەر ئەو تەڵەبە ئەو شتە ئەوەن دەست زۆر فێر نابیتن. ئێوە قوتابخانەی ئەهلین؟ بەڵێ بێگومان. چ قۆناغێک دەرس دەنێنەوە؟ ئێمە لە بنەڕەتی لە باخچەی ساوایان هەمانە هەتاکو دەگاتە 12 ئامادەی. بەڵێ. باخچەی ساوایان تا 12 ئامادەی. باشە. ئێستا ینی ژمارێکی زۆر لە قوتابخانەی ئەهلی دەبینم لە هەرێمی کوردستان. ئەمە بۆتە دیاردە یان پێویستیە یان بزنسە چییە مەسەلە؟ بێگومان لەوانەیە لەوەی کە جەنابەت باست کرد بە هەر یەک لە بەشێکی تێدا بێ لەوانەیە کە باسکران، بەڵام بەشە سەرنجەکەی پێم وایە پێویستیە. لەبەرەوەی کەرتی گشتی خۆت دەزانی زەقتێکی زۆری لەسرە و ژمارە قوتابی ساڵ بە ساڵ لە زیادبووندایە ئەوە وای کردووە کە پێویست بێ و لەوانەیە هەندێک بارودۆخی دارایی و گۆڕانکاری لە ژیانی خەڵکە وا پێویست بکات ئەمە بێتە پێشوە. لەبەرەوە لە هەموو وڵاتان و پێم وایە لە هەموو کۆمەلگەکانی تریش بابەتی خوێندنی ئەهلی هەیە، بۆیە لێرە بە بەتایبەتی بەم ساڵانی کۆتایی لە بەرەو پێشچوونی زۆردایە و بەشێک لە قوتابخانە ئەهلیەکانیش لە ڕووی کوالێتیەوە توانی ویانەخوان بسەلمێن و خزمەتی باشکەن. بێگومان بەش هەمویان نا بێگومان بەشێکم. باشە ئەگەر من لێت بپرسم ینی لە قوتابخانەکەی ئێوە کە قوتابیەک پێدەگەینن چ جیاوازێکی لەگەڵ قوتابێشکە لە حکومی چی زیاتری فێر دەکەن؟ هەر زۆر دروستە بەخۆی تەمان هەر قوتابخانەیەک ئێمە دەتوانم بڵێم یەکەم قوتابخانەین کە دید و ڕویای خۆمان هەیە و بە ئاشکرا گوتومانەوە بڵاومان کردوێتەوە چاپمان کردووە. تۆ پێم بڵێ وەکو باوکێک کوڕەکەت لە حکومی دەخوێنیان لە ئەهلی؟ لە ئەهلی دەخوێنی. لە ئەهلی؟ بۆچی کوڕەکەت بردا ئەهلی؟ وڵی چەند ئامانجێکمان هەبوو لەوەی کە مەسەلەن زمان فێربی هەر لە ئێوە کومە دەرنەچتن ئینگلیزیەکەی باشبی لە ئەساسەوە زایدەن تورکیش دەخوێنیتن ئەویش هەر باشە لەوەی پاشە ڕۆژ بزنسی پێ بکار ئەمە جیرانی تورکیایە. بەڵام بەداخەوە ینی ئامانجەکەت زمان بووە؟ زمان بەڵێ. ئینگلیزی تورکی؟ تورکی بەڵێ. بەڵام بەداخەوە لە کوردی دەرەجەی خراپە. لە کوردی باش نییە؟ کوردەکەت باش نییە؟ هەندێک. یعنی ناتوانانی زۆر قسە بکەی؟ زۆر نا. لەوێ کوردیتان پێ نادەن لە قوتابخانەکەی خۆ؟ پارەکەی زۆرە زۆر نییە؟ گلەیت لە قوتابخانە ئەهلیەکان هەیە نییە؟ وڵی وەکو گلەی لەسەر پارەکەی زۆرەکە کامەران ینی پارەکەی نزیک 4800 دلارە ساڵانە. چەند ساڵە دەخوێن؟ وڵی لە ڕەوزەیەوە لەوێ. لەسەر چ قۆناغێک؟ ئێستا 3 بۆ 4. ینی کەوایە لەوێ 2 لێرەش ئەو 5 ساڵە. 5 ساڵە. نزیکەی 2 دەفتەرونی وداوە؟ وڵی ئەوە هایش 250,000 دەکات؟ تقریبا.
على كل پێنج فیت تقریبا وەدەکە ئەوە پێنج فی پێنج باشە زۆر نییە بەرێ وەڵا زۆر کوالیتی قوتابخانە ئەهلیەکان هەمویان وەکو یەکن نەخێرە هەمویان وەکو یەک نینە زۆرا و زۆرن قوتابخانە ئەهلیەکان هەندێکیان نێودەوڵەتینە هەندێکیان لۆکەڵن هەر سیستەمی حکومیە هەندێکیان سیستەمی نێودەوڵەتی وەکو سیستەمی کامبریجا سیستەمی ئەمریکا هەریەکی بۆ جۆرێکە باشە ئێوە کە نرخ دادەنێن بەڵێ لەگەڵ منهەجەکەیە یاخود بە شێوەی دیکەیە ینی پەیوەندی بە خزمەت گوزاری و شتی ترە بەپێی خزمەت گوزاریەکانە بەپێی مەنهەجەکەیە بەپێی ئەو سیستەمەیەکە ئەیخوێنێت سەبارەت بە پرۆسەی خوێندن تێگەیشتن چییە؟ بەڕاستی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پرۆژەکە یان دیار نییە لۆ ئایندا ئەوەی گرنگە باوکی قوتابی مێستان باوکی قوتابیمە بەڕاستی منداڵم دوو منداڵم هەیە لە حکومی داوام دەکەن پار ناپێرار بە ئینگلیزی بوو پار بۆ کوردی یعنی گۆڕا یعنی ڕوانگەیەک دیار نییە بەڕاستی ئێمەش وەکو باوک دەمانێت مستەقبەلی منداڵەکانمان دیار دەڵێ ینی لە قسەکانی تۆ تێگەیشتمم قوتابخانە حکومیەکان ئاستیان زۆر باش نەبێت چکە بە ئینگلیزی تێدا ناخوێندرێت مەبەست لەوە چییە؟ سیستەم دیاربی مەسەر ئێستا من باوکی قوتابیەکەم سیستەمەکەم بۆ دابین بکە ڕێک بخە بەرنامەکە ڕازینی منهەجەکەم بەدڵ نییە. منهەجەکەتان جایە کە ئێوە قوتابخانەیەکی ئەهلی یاخود هەمان منهەجی حکوومەتە نفس منهج حكومته ئەی مامۆستاکان ما مستكانش إما وكو ستاف لا أمادي همان باش هذا زوري ستافي كردستاني كران کەوایە هەم منهەجەکە حکومیە أما مستكانش هەم مامۆستاکانی مشتركة. خۆماڵیە بالتأكيد باشە ئەی ئەو ئەهلیەت چییە؟ ئەهلی هەیە مامۆستای خۆناغی مەسەلەن پۆلی دە یازدا مامۆستا ئەو مامۆستایانن کەوا تەعین نەبووینە هێشتانەکە ئەوانمادانە باشە بەس پێم بڵێ ینی ئێوە دەڵێن قوتابخانەیەکی ئەهلی لەگەڵ حکومی جیاوات ئەگەر مامۆستاکە خۆماڵی بێت ئەگەر منهەجەکە منهەج بێت بۆچی دەبێ بە پارە بێت؟ جیاوازەکە لەوەیە قوتابخانەی حکومیەکان مەسا ئێستا من لە ئامادەی کوردستانی حکومی داوام دەکەم لەوێن دەرێکە زیاتر لە 6 تەڵەبە لە پۆلدایە بەڵێ 6 تا و 7 لەبەر چ ئەهلی ینی پێم بڵێ لەگەڵ ئامادەی کوردستانی خۆمان بڵێن حکومیەکە چ جیاوازێکی هەیە و ئەهلیە جیاوازەکە ئەوەیە یعنی قوتابخانە ئەهلیەکان عدەدی تەڵەبەیان کەمترێ لە پۆل ئەگەنا نفسی مامۆستا نفسی منهەج نفسی دەرس شەروان دەکا جیاوازەکە ئەوەیە تەنیا ژمارە قوتابیەکان شتێکەشێ بینایەکانی حکومی زۆربەی بینایەکان یعنی لەبار نین بۆ خوێندن مثلا بینایی ئەهلی سبلیتی هەیە ژوورەکان هەموو کەیفە هەمووی تەرتیب کرا خزمەت گوزاری ئەو زۆر مهمە زۆر جیاوازەکە خزمەت گوزاریە ینی قوتابیەک کە دەچێتە حکومی سبلیتی تێدا نییە فێنکەرەوەی تێدا نیە بە دەرەجەیەک ئەولانە معنەویەکەیتی تەبعاً بینا بەدەگمەن بینایەکە بە دەرەجەیەک وەستایلی دەرسەکە جگەلەوەی تاقیگە زانستیەکان بە هەموو شوێک بەکاردێنرێت و زیاتر لە 30 چالاکی زۆر زۆر لە درێژەی خوێندن بە قوتابیان دەکرێت فستیڤاڵی تایبەت دەبۆ باس ساڵاکی جۆرا سیمیناراتە لە بۆ قوتابیانە بۆ تەقویەکردنیان و هەروەها فستیڤاڵی زانستی فستیڤاڵی تەرفیهی کەوایە ناوەڕۆک هەمان ناوەڕۆکە مامۆستا هەمان مامۆستایە بەڵام ئەو پارەی کە وەردەژێ خزمەت گوزاری خزمەت گوزاری و شوێنی یعنی ئەوەی لە بۆ تەڵەبەی دابین دەکرێت لە ئەهلی لە حکومی نییە یعنی لایانی دەرونی لایانی دەرونی زۆر گرنگە بەڵێ ئامادەکاریی باش ئامادەکاری دەکرێت و بە بەردەوامی ئەمە مامۆستایەک هەیە ڕۆژانە بەس لەگە تەڵەبە دەرسەک وەردەگریتن تەژعیان دەکا ئامادەیان دەکات لە بۆ تاقیکردنەوەی گوزاری یعنی ئەتا ئەو زەختە نەفسیان لەسەر نەمێنێ بەڵێ ئێوە قوتابین؟ بەڵێ قوتابین لە حکومیتان خوێندووە یان نەهلی؟ هەتا سەفی 11 لە حکومی بووین دوایە لە 12 چینە ئەهلی بە پۆلی 11 سەفی 11 لە حکومی بوون باشە بۆ چوو نەهلی دواتر؟ هەستمان کرد سەفشە زۆر سترس تێدا لە قوتابخانەی ئەهلی هەست بەو سترسانە ناکەی زیاتر احتیمامت پێدەدەن و لۆ لایەنی زانیاریش زیاتر احتیمام دەدەن وەک لە ینی جیاوازی هەیە؟ زۆرەکیت زانیاری زۆر زیاترت پێدەدەن مامۆستایەکانی زۆر باشن بەناوبانگن زۆر ئیسیفادەمان دەکرد باشە بەڵام تۆ دەڵێ
مامۆستاکانی بەناوبانگن بەڵام خۆ مامۆستای بیانینی هەری قوتابخانەکانی ئەولایە دەزانیت چیە ئەو بارە دارایی کە هەبوو وای لە مامۆستایەکان کردبوو کە هەموو قوتی خۆیان نەدەنە خوێندنەکان زۆر جار بێزاریان پێوە دیار بوو ینی حکومیەکان باڵە ینی هەتا تاقەت بوو ینی کە پرسیاریشمان دەکردیان گوت ئەو مامۆستایانە ینی هەر ئەوەندەیان پێ دەکرێت بە تەمای چنە ینی ئەویان بە تەڵەوان دەگوت ینی بێتاقەتی بەشێک لە مامۆستاەکان لە حکومی وایە لێکردن بیر لە باشە ئێستا ئێوە لە ئەهلیتان فی نمرەکانتان چۆن بوو باشە؟ زۆر باشە الحەمدولillah سەرینەوەتمانی هەردووان سەروینەوە بە قۆپیان بێ قۆپیە باشە ئێستا بەنیازن چین هەر لە حکومی دەخینن نهردەچینە ئەهلی دیسان ئەهلی دەزانیت چیە ئەو سیستەمە زۆر غەڵەتی تێدا بووە وای لە تەڵەبەی کرد کە نەتانی ئەو دەرەجەی بینی کە مستحقیتی کە شایانی خۆیتی لەبەرەوەی دەبچینە ئەهلی بەنیازن چی؟ وەڵا حەزمان لە توو ئەسنانیان سەیدەلیە وەردەگیرن؟ وەڵا ئیشەڵڵا لە ئەهلی وەردەگیرن بەڵام پارەکەی زۆر نییە بەجددی ینی ئێوە قوتابی دوو لێ خێزانن وانە زۆر بە یەکیش دەچن وانە پارەکەی زۆر نییە؟ وەڵا ئیشەڵڵا مستەقبەل دەینیزن ئەو دو ڕۆژی مە ینی هەردەینیزن ناکەن لە حکوومەتدا لێ بکەم بەرەوەڵا طبعاً تاسیر دەکات لە خێزانتان ئەکید دکتۆر ئێوەکو سەرۆکی زانکۆیەک ئاگدارن کە وەزارەتی خوێندنی باڵە و توێژینەوەی زانستی دەڵێ ئیتر لەمە و دوا دەبێت زانکۆکان داشکان بکەن پێتان باشە ئەمە یان بە شێوە لە شێوەکان زیانی دەبێت بۆ کوالیتی خوێندن ناوەڵای نابێ بۆ کوالیتی خوێندن بەڵام ئێمەشە پێمان خۆشە نەوە ئەگەر داشکاندن ببێ بەڵام بە مقابل ینی تۆزێ ینی بە ئاسانی بەتەلەن داواکاری ئەەکەین بۆ بەشی تازە و کۆڵێجی تازە باشە و ئەو مقاوماتە هەیە لە لامان لیجانمان بۆ ئەنێرن سەیری بکەن وەختێکە ئەبینن ئێمە ینی وی ئار کوالیفاید ئەو موافقاتمانە پێ بدەن لێ باشە دکتۆر ئێمە زانکۆی زۆر دەبینین لە کوردستان و ناوی گەورەش دەبینین بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا ژمارێکی زۆر لە قوتابیان دەچنە دەرەوە ماستەر وەردەگرن دکتۆرا وەردەگرن وە دەچن یعنی سپۆرێتی زۆر دەهێننەوە ئەوە چیە مەسەلە بۆ لە زانکۆکانی خۆمان ناتوانن ئەو مەسەلەی چارەسەر وەڵاهی خۆی لە کوردستان خوێندنی باڵا من نەزانم لە زووە هەیە ینی دراساتی ماجستێر و دکتۆرا خۆتەزانی ئەوە ئاسان نییە ئێمە ئەبێ ڕانکمان بەرزەو بکەین ئەبێ ڕەپیوتیشنمان هەبێ ینی سمعەتی زانکۆکە هین ببێ دوای ئەوە ئەمجا ئەمە شروعی ئەساسیە بۆ ئەوەی کە دراساتی علیا بکەینەوە باشە بەڵام دکتۆر زۆر جار دەگوترێت لە هەندێک لە وڵاتانی دەوروبەر ماستەر دەدرێت دکتۆرا دەدرێت بەڵام لا ناوەڕۆکدا و زانستە زانستێکی باش نییە یانی شتێکی ئەوتۆ نیە تەنیا عینوانێک زیاد دەکات پێتان وایە ئەم حاڵەتانە ڕاستە یان تەنیا قسەیە بۆ ناشرکردنی زانکۆکانە واللهی یعنی بالضبط مەقسەدەکە چییە بەڵام خۆتەزانی ینی ئێستا زانکۆ زۆر بووە و خەریکە بەرەو تجارەت ئەڕوا باشە ئێمە ئەلەمێ محاولەت ئەەکەین ئەنەه کوالەتیمان هەر بمێنێ وەکو خۆی بەرزەو ببێ باشە ستاندەرد ئاگاداری کوالید بێ ئەی طبعاً يعني نابێ مثلا تۆ بڕۆی زانکۆ بکەیتەوە هەروە بە ئاسانی یاکو موافقت پێ بدەن بە ئاسانی ئەبێ متابعە بکرێ ئەبینی 4 ساڵ 5 ساڵ ئەگەر ئەو زانکۆیە هیچی تحقیق نەکرد ئەبێ ئەو وەختەمجا بە حقیقەتیان ئەمە ڕێی شخصی خۆمە زانکۆ هەیە کوالیتی باش نییە لە کوردستان ناڵێم زانکۆ هەیە کوالیتی باش نییە بەڵام ڕانک هەیە ڕانکەکە قسە دەکا باشە ڕانک هەیە و بە گۆڕەی ڕانک زانکۆ هەیە لە تۆپ ڕانکە و زانکۆ هەیە لە نیهایەتی ڕانکە منداڵەکان دەخوێنێ؟ دەخوێنن بەڵێ دەخوێنن لە ئەهلییان لە حکومی لە حکومی ئێستا هاتووی بۆ ئەم پێشەنگایە بەنیازی چی؟ بەنیازیەوەمەوە پشنەکان ببینم زانم هەتا چەند دەگونجێ لەگەر توانای مناڵەکانی ئیمکانەتی مادیش تەبانەوە ئەساسی زۆر باشە تۆ لە قوتابخانە حکومیەکان رازینی ئەو قوتابخانەی کەوان دەخوێن؟ ڕاستیمە بەس بەو گوێرەی ینی بە گوێرەی پێویست نییە بەڵام زین کێشەی تۆ چیە لەگەڵ قوتابخانەکە کە دەتەوێت بستەخۆ کێشەی وامان نییە لەگەڵ قوتابخانەکان زیاتر احتیمامی مامۆستایەکانە لە قوتابخانەکان احتیمام بە پەروەردەکردنی منداڵەکان ینی
شێوازی خوێندنەکەی جیاوازیەکی هەیە لەگەر ناحکومیەکان. ناحکومیەکان لەبەرەوەی پارەیان پێدەدەی زیاتر گرنگی بە منداڵەکەت دەدەن. ئێوە زانکۆیەکی نێو دەوڵەتی بەڵێ لە چ وڵاتی؟ لە قوبرسی تورکیا بەشی تورکیاین زۆر جار گلەیی دەکرێت ئەو زانکۆیانی کە لە دەرەوەنا لە وڵاتانی دەوروبەر ئاستی زانستیان نزمە تەنیا بڕوانامەیان پێدەدەن. ئەوە لە زانکۆی ئێمە ئەوەی تەخەڕژیاکات زۆر قوتابیمان هەیە دەرچووە و لێرە ئیش دەکات و ینی خبرەیەکی زۆر جوانی زانستەکە فێر دەبێ بە سەداسەد و لە بەشی سەیدەلیە فارماسیە و قوتابیمان هەیە لێرە ئیش دەکات و زۆر بە سەرکەوتوانەش لێرە ئیش دەکات. ینی بەدەر لەلایەنە بزنسەکە زانستیشی تێدایە؟ تاپانەوە سەداسەد حتمما زانستی زۆری تێدایە و کواڵتی هەر ئەو قسمەکانی هێڵس ئەوانە زۆرنیش. دەگوترێت زانکۆ پەیمانگاکە خەریکە ببن بە کۆمپانیە بەس بڕوانامە دەدەن. ئەو شتە زۆر دوورە لە ڕاستیەوە لەبەرچی لەبەرەوەی ئەو مامۆستایانی کە لە پەیمانگاکانی ئێمە دەرس ئەڵێنەوە هەمان ئەو مامۆستایانن کە لە زانکۆ حکومیەکانن. یعنی من سێرم بەو بینینەوە یاخود ئەو ڕای خەڵکی هەیە کە ئەو قسەیە ئەکەن. هەمان مامۆستایە کە لەوێ دەرسەڵێتەوە لە لای ئێمە دەرسەڵێتەوە. باشە معنای وایە ئەو مامۆستایە لەوێ بە نوعێک دەرسەڵێتەوە لای ئێمە بە نوعێک دەرسەڵێتەوە. لە قسەکاندا باز دەوە دەکەی دەڵێ داهاتێکی کەممان هەیە بەقەت خەرجەکە سوودێکی کەممان هەیە. بەڵام ئێستا وەزارەتی خوێندنی باڵا دەڵێ ئیتر دەبێ ئەم ساڵ نرخەکان دابشکێندرێت. چی دەڵێنەوە بۆ ئێمە بۆ ئەو زۆرمان پێ باش نییە لەبەرچی پێمان باش نییە چونکە ئێمە ئەو ساڵانی ڕابردوو کە حکوومەتی هەرێم لە قەیران بوو ئێمە داشکاندنمان کردووە ئەو بگرە ئەو پارانەی بەتایبەت لە پەیمانگاکان وەرەگیرێت لە قوتابیەک ئەو پارە زۆرە نییە کە ئەوان ئێستا فۆکەسیان خسۆتە سەر دابەزاندنی نرخ. تۆ خوێندن تەواو کردووە؟ طبعا من بخۆم قوتابی کۆلێژ بووم بەڵام تەواو نەکرد بەجێمێشت. زانکۆت بەجێش؟ بەڵێ. حکومیان ئەهلی؟ ئەهلی بەڵێ. بۆچی بەجێ کرد؟ بەخۆی سیستەمی خوێندن لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئەگەر تەمەشا بکەین ببینین قوتابیان ئەسڵەن یعنی ئەو قوتابیانی کە دەیانەوێت وەکو حەز وەکو ئەو بەشێک کە پێیان خۆشت تێدا ئەزمون وەربگرن و وەکو سیستەماتیک بەکاری بێنن بەڕاستی ئەو سیستەمە لە کوردستان تاوەکو ئێستانە چۆتە ئەو بارەکە وەکو سیستەمەکانی ئەوروپا کاری پێ بکرێت. ئەو بەشەی کە تۆ دەدویست بیخوێنی ئەو دەرفەتت نەبوو. بەخۆی لێرە دەرەجات ئەساسە بەڕاستی بەڵام ئەتوانم بڵێم لایانی تریشەیەکی اعتیباراتی قوتابی بکرێت بۆ نمونە ئێستا من وەکو خۆم بەڕاستی زۆر حەزم لە بەشی ئەعلام زۆر حەزم لە ڕاگەاندوو بە نمونەکە لە بۆ جەنابتی باز دەکەم بەڵام دەرەجەکەم وەکو پێویست نەبوو تەنانەت لە ئەهلیش دەرەجە دەکرا پێوە بەڵام فەرقێکی بڵێ بەرەوەی مادی بوو پارە دەدرا زیاتر ئیتما بۆ شتانە نەدەدرا کە قوتابی زیاتی ئیتما لایەنەکە بزنس بوو مەسەڵەن زانستەکە نەبوو زیاتر لێرە بزنسەکەیە یعنی تەسیراتی لەسەر خوێندنەکان دروست کردەوە بە شێوەیەکی گشتە بەڵام مەفروزە لایانی پەیوەندەر ئەوانی کە دەرچووی ئامادەی بەتایبەت وەزارەتی خوێندی باڵا پلانی هەبێت کە اعتیبارات زۆر مهمە بۆ نمونە ئێستا من گەنجێکم ڕەنگە حەزکەم لە بەشی ئەعلام بە نمونە مەسەلەن بەشی ڕاگەاندن تەواو اعتبار ڕەنگە بە خۆم سەرنووسەری گۆڤارێکم و دەنووسم و نووسینم هەیە شعرم هەیە لەموو بابەتانە وەکو حەزی خۆم بەڵام تەنها ڕێگر کە لەبەر من بۆتە ڕێگر ئەوەیە کە دەرەجەکەم وەکو پێویستنەوە کە بتوانم لە بەشی ڕاگەاندن بەکارێکی باش نازانی کە تۆ ئێستا ڕۆژنامە نووسی کاری ڕۆژنامەگەری دەکەی بەڵام ڕێگات پێ نادرێت تۆ بتواننی باڵا بخوێنی زۆر جوان یعنی سیستەمێک نییە لە کوردستان کە اعتیماد بکاتە سەر توانای گەنج توانای لاو لە کوردستان. بابزانین چ خوێندنەوەیەکتان هەیە لە کابینەکەی تازە لە وەزارەتی تازە چ خوێندنەوەیەکتان هەیە بۆ قوتابخانە ئەهلیەکان زۆر جار خێزانەکان قوتابیان گلەیی لەوە دەکەن کە نرخی خوێندنی ئەهلی بە بەراورد لەگەڵ ئەو پەروەردە و فێرکردنەی پێی دەدرێت زۆر زیاتر. وە لە ڕاستیە بە دوو خاڵ وەڵام بدەمەوە خاڵی یەکەم ئێمە لە وەزارەتی پەروەردە دووبارەیەکەمەوە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە تەرجیعی استیسمارەکەین لە کەرتی تایبەتەوە بۆ بواری پەروەردە بەڵام لەژێر ڕێنمایی و یاساکان یاسابەرکارەکانی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی چەتری وەزارەتی پەروەردە و ڕێنمایانی کە سوودیان هەیە بۆ چاکەی گشتی ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم
ڕاستەوە پێی ئەو ڕێنمایانی کە ئێستا ئەمە کارەکەین وەزارەت دەسەڵاتی هەتا زیادکردنی نرخ و ئەوە کەوتۆتە دەستی پەیمانگا و باخچە و قوتابخانە ناحکوومیەکان بەڵام سیاسەتی وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێمەوەیە کە تەحدیدی ئەسعار بکە و هەروەها ئەم یاسایەش و هەروەها ڕێنمایەکانی ژمارەی ساڵی 2016 هەموارەکرێنەوە بۆ ئەوەی بە شێوازێکی گشتی لە قازانجی قوتابیان و خوێندکاران و خانەوادەکانیان نابێت بە بتوانرێ باڵانسێک ڕابژیرە لەو ناوەندی ئەم ساڵ دەکرێت بۆ ئەم ساڵی خوێندن دەست پێ کردووە بەڵام بۆ ساڵی ئایندا هەموو بابەتانە چارەسەرکراوە باشە سەبارەت بە کوالیتی قوتابخانەکان ئێوە تیم ئامادە دەکەن ژنەی تایبەت ئامادە دەکەن لەوەی سەردانی ئەو قوتابخانانە بکات لە ناوەڕۆک لە ئاسی مامۆستاکان لە پاک و خاوەری لە زۆر بواردا بە دوواداچوون بکرێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت لە 1970 بڕیار درا بە دروستکردنی لیژنەیەکی باڵا وەزیری پەروەردە سەرۆکایەتی لیژنەکە بکە ئەو معنای جددیەتی بابەتەکەی بۆیە خودی وەزیر بۆ خۆی سەرۆکایەتی و بابەتەکە ئەو لیژنەیەەکە و ڕاوێژکارێک و دوو بەڕێوەبەری گشتی لە ناو دیوانی وەزارەت ئەوانی ژەندامە لە لیژنەکە ئەم لیژنەیە لیژنەی فەرعیە بێ بۆ پارێزگاکان بۆ پارێزگای سلێمانی بەڕێوەبەرێکی گشتی سەرۆکی لیژنەکەیە لەگەڵ چەند ئەندامێکە بۆ پارێزگای هەولێر بە ئامانشێ و پارێزگای دۆچیش بە ئامانشێ کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە و باخچە پەیمانگا ناحکوومیەکان لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان کردو تەنها پارێزگای دۆڵمەوە ڕێنمایی پێویستمان داونەتێ کە ئەم لیژنەیە زۆر جددیە و ئابێ ڕێنمایەکانی ژمارەیەکی ساڵی 2016 و یاسای ژمارە 4 ساڵی 2012 بەسەر تەواوی ئەو قوتابخانە و باخچە پەیمانگا ناحکوومیانە جێبەجێ ببێ و ئەو لیژنانە مەیدانیەن سەردانەکەن تەنها لە یەک بابەت نیە لە هەموو بوارەکانە لە ئەلفەوە هەتاوەکو یا پێداچوونەوەکرێ و تەسنیفیشەکەین بەڕاستی هەل لە ناو پرۆسەی خوێندنی ناحکومی نابێ غەدر لە چەند قوتابخانەیە بکرێ و نابێت پرۆسەکە بشوێنرێ قوتابخانەیە کوالیتی خوێندن زۆر باشە ملتەزیمە بە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە و ڕێنمایەکانی ژمارەی ساڵی 2016 خۆی جێبەجێیەکە هیچ ئیشکالێکی نییە کاروبارەکانی زۆر بە شێوازێکی یاساییە ڕوە بەڵام قوتابخانەش هەیە بەڕاستی هەندێک گرفتی ئیداریان هەیە گرفتی بیناسازیان هەیە گرفتی کوالیتی خوێندنیان هەیە گرفتی پابند نەبوون بە ڕێنماییان هەیە گرفتی پێنەدانی باجەکانیان هەیە و غەراماتانیان هەیە کە لەسەریانە لەبەرەوە وەزارەت بە شێوازێکی مەیدانی سەردانەکە و بە شێوازێکی مەیدانیش چارەسەری هەموو بابەتانە لەگەڵیان باس دەکات و بەڵێننامەش لەو قوتابخانە و باخچە و پەیمانگایانە وەرەگێکی کەم و کوڕیان هەیە بۆ چارەسەکردنی کەم و کوڕەکانن بە سیاقێکی زەمەنی محەدەدە ئەگەر توانیان چاچیکەن ئەوە باشە ئەگەر نەشیان توانین چاچکەن ئەو کاتە هەدەفەکەی ئەمە ئامانجەکە چاکسازی ئەگەر نەتوانرا چاچیکەن و ئەمە شتێکی سروشتیە هەچ قوتابخانەیە هەچ باخچەیە گەچ پەیمانگایەکی ناحکومی ڕێنمایەکانی ژمارەیەکی ساڵی 2016 و فەرمانە وزارەکانی وەزارەتی پەروەردە جێبەجێ ڕوبەڕووی لێپرسینەوە لێ پێچینەوە هەتا ئاگاتە حەدی داخست زۆر باشە سەبارەت بە هەندێک جار قسە لەسەر ئەوە دەکرێت دەگوترێت زۆربوونی قوتابخانە ئەهلیەکان خەریکە چینایەتی دروست دەکات لە نێوان فەقیر و دەوڵەمەند بەرپرس و نازانمی تر هەژارن ئەمە تا چەند جێگای واقع ئێوە ڕەچاوی ئەو خاڵەتان کردوکە و جیاوازێ دروست نەبێت لە کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکوەزیران فەرمانێکی دا کە ئەبێ ئاسی ئەو قوتابخانانەی قوتابی حکومی بەرز بکرێنەوە بۆیە جیاوازی نەمێنێ چونکە جەنابی سەرۆکوەزیران زۆر ئەمەی مەبەسا و ئەمە ژێشەکە لە کارە جدیەکانی وەزارەتی پەروەردە بۆی کە جیاوازی نەمێنە لە نێوان قوتابخانە حکومی ناحکومیەکانە وان ئەم جیاوازیە زۆر کەم بکرێتەوە پێویستمان بە گەشەپێدان و بەرزکردنەوەی ئاسی قوتابخانە حکومیەکانی ژێ و تەنزیمکردنی ئاسی قوتابخانە ناحکومیەکانی ژێ چونکە هەموو قوتابخانە ناحکومیەکان ئەمیان کوالیتیان بەرز نییە و هەمووشیان کارەکانیان بە شێوەیەکی پرۆفشناڵانە و پەروەردەیانە بە تەواوەتی بە دروستی 100% جێبەجێ نەبووە لەبەرەوە لەوێش گرفت هەیە لە کەرتی حکومیش گرفت هەیە فەرمانی جەنابی سەرۆکی حکومەت ئەوەیە کە پارالێڵ بە بابەتی تەنزیمکردنەوە ئیداریەکان کە جەنابیان پشگیریشی تەواومانەکە لەو ئیجراعاتە ئیداری قانونیانەی کە ئیکین لە تەنزیمکردنەوەی کەرتی خوێندنی ناحکومی پارالێڵ بەوە جەنابی سەرۆکوەزیران ئەمری کردووە کە ئابێ ئاسی قوتابخانە حکومیەکان بەرز بکرێتەوە گرنگی زیاتریان پێ بدرێت ڕۆژ لە دوای ڕۆژ خواستی قوتابیان بۆ خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت بەڵام کێشە لە نرخ و
و لە کوالیتی ئەو خوێندنەیە کە لە دامەزراوەکانی خوێندنی ئەهلی لە هەموو ئاستە جیاجیەکان دەخوێندرێت. پێویستە وەکو شارەزایان باسی لێوە دەکەن پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها وەزارەتی پەروەردە بە وردی دیراسەی ئەم پرسە بکەن. هۆکارەکەشیان بۆ ئەوە گەڕاندۆتەوە لەگەڵ بوونی ژمارێکی زۆر لە قوتابخانەی ئەهلی پەیمانگا زانکۆی جۆر بە جۆری ئەهلی، بەڵام ئەمانە هەمووی نەبۆتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان کەم بکاتەوە و کارگە و پرۆژەی گەورەی لێ بەرهەم بێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.